ترامپ هیچ پرسیارێکی لەبارەی هەرێم وەڵام نەدایەوە و زەیدیش پەیامێکی تاڵی یاراستەی سەرکردایەتی کورد کرد. بۆ پشتیوانی حکوومەتەکەی واشنتۆن ڕەزامەندی لەسەر زنجیرەیەک داواکاری زەیدی دەربڕی. فشاری گەورەی ئەمریکا بۆ دەرهێنانی پێشمەرگە لەژێر دەستی حیزب هاوشێوەی میلیشیاکان ئاشکرا دەبێت. لا کۆنگرا ڕۆژنامەوانیەکەی دوێنەی نێوان دۆناڵد ترامپ و عەلی زەیدی دوو میدیای پارتی هەوڵیاندا سەرنجی کۆبوونەوەکە بەلای هەرێمی کوردستاندا ڕابکێشن بۆ ئەوە دوو پرسیاریان لەبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و ئەمریکا ئاراستەی ترامپ کرد. بەڵام هیچ یەکێک لە پرسیارەکان چ دەربارەی گرێبەستە نەوتیەکان هەم دەربارەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە ئاڕوانگەی ئەمریکا وەڵام نەدرانەوە. عەلی زەیدیش دۆخەکەی خۆسەوە و ڕایگەیان هەرێم هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراق. ئەمەش ئاماژەیەکە بۆ سەردەمێکی نوێی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا کە تۆم باراک سەرپەرشتی دەکات و قەوارەی هەرێمی کوردستان بۆ ئاستی پارێزگاکان نزم دەکاتەوە. سەرکردایەتی کوردیش بەهۆی ناکۆکیان لەسەر پۆست ئەو پاشەکشە گەورەیان فەرامۆش کردووە. باگوێرەی زانیاریەکان کۆبوونەوەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق و سکۆت بێسند وەزیری گەنجینەی ئەمریکا سەرکەوتوو بووە و چەندین داواکاری عێراق قبوڵ کراوە. وەزارەتی گەنجینەی ئەمریکا پاڵپشتی تەواوی دامەزراوەکانی دارایی و ناختینەی حکوومەتی عێراق دەکات. هاوکات وەزارەتەکە ڕەزامەندیدا لەسەر ڕێگەدان بە عێراق بۆ بەکارهێنانی 15 ملیار دۆلار لە یێدەگەکەی. سەرچاوەکە ئاشکرای کردووە کە بڕیار دراوە کۆمپانیا ئەمریکیەکان سەرپەرشتی ڕێخستنەوەی سیستەمی بیمەکەن لە عێراقدا. هەروەها گەنجینەی ئەمریکا ڕەزامەندی داوە بۆ پێداچوونەوە بەلابردنی سزای سەر 15 بانکی عێراق و پلان دادەندرێ بۆ کردنەوەی بنکەیان نرخی 4 بانکی ئەمریکی لە بەغدا. ماجد شەنگالی پەرلەمانتاری خولی پێشوی فراکسیۆنی پارتی ڕایگەیان ئەمریکا تەنانەت پێش ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراق گفتوگۆکانی لەبارەی گروپە چەکدارەکان دەست پێ بکات لەگەڵ هەرێمی کوردستان سەرخاڵی یەخستنەوەی هێزی پێشمەرگە و دوورخستنەوەیەتی لە دەستی حیزبەکان. نابراوتیشی ئەمریکا فشارێکی گەورە دەکات بۆ ئەوەی پێشمەرگە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بێت، نەسەر بە یەکێتی بێت و نەسەر بە پارتی باچڕیش کار لەسەر ئەمە دەکات. ماجد شەنگالی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی داڕایگەیان بە دڵنیایی سەرکەوتنی ئەمریکا لە قاڵبدانی گروپە چەکدارەکان لە عێراق ڕەنگدانەوەی گرنگی دەبێت لەسەر هەوڵەکانی بەم ئاراستەیە لە هەرێمی کوردستان.